پارێزگای هەولێر دەمانەوێ بە دڵخۆشیەوە بە خەڵکی شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێر ڕابگەێنین بە چوارچێوەی هەموو هەوڵەکانی پارێزگای هەولێر و ژووری وشکە ساڵی دەتوانین ئەو مژدەیە بە خەڵکی شاری هەولێر بدەین. ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر باشی کۆنتڕۆڵکردنی ئەو دۆخەداین. ئێستا ئێمە لە کۆبنەوەی لێژنەی ژووری وشکە ساڵی تەواو بووین، چەند بڕیارێکماندا بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین. بەڕێزان، وەک لای هەموو لایەکتان ڕوون و ئاشکرایە سەرچاوەی ئاوی هەولێر بریتیە لە دوو بوار، ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی. ئێمە لە چوارچێوەی بەرنامەکانی وشکە ساڵی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو بابەتە لە ماوەی ڕابردوودا ئەو ژوورەی دروستمان کرد کە هەموو فەرمانگەکانی خزمەتگوزاری و پەیوەنددار بۆ بابەتە لە ماوەی هەفتەیەکدا 3 ڕۆژ لە ناو پارێزگا دیراسەی دۆخەکەیان دەکرد و هەنگاوی چارەسەریان بۆ چارەسەربوونی وشکە ساڵی گرتبووە بەر کە لە قۆناغێکدا بووین بە پێی پلانەکانی دامان ڕەش بوو. لە کۆتایی ئەو مانگەدا دەمانتوانی مژدەی ئەوە بە خەڵک ڕابگەێنین کە ئێمە توانیمانە کۆنتڕۆڵی ئەو دۆخە بکەین، ئەویش کە ئەو کارانەی لە چوارچێوەی ئەو ژوورە ئەنجامدرا بیتی بوو لەوەی 523 بیر چ بیری تازە لێ بدرێ، چ ئەو بیرانەی نۆژەم بکرێتەوە، چ ئەوانەی غەتاس و ماتۆڕیان بگۆڕدرێ، چ ئەوانەی گازیان بۆ دابین بکرێ، چ ئەوانەی مەولیدە و هێڵی کارەبایان بۆ دابین بکرێت، چ ئەو بیرانەش کە پێویستی بە شۆڕکردنەوەی بۆڕی هەبێتن. بەڵام بەداخەوە لە کاتی جێبەجێبوونی ئەو بەرنامەیە گرفتێکی دیکە ڕوبەڕووی ئێمە بۆەوە کە ئەویش دیاردەیەکی سروشتی بوو بەهۆی لافاو لە باکووری کوردستانەوە لە تورکیاوە کاریگەری لەسەر ئاوی زێ بووە هۆی شێلوبوونی ئاوی سەرچاوەی ئاوی سەرزەوی کە ئەویش پرۆژەی ئاوەکانی ئیفرازیەک و 2 و ئاوی قەندیل بوو. بەداخەوە چەند ڕۆژێک بووە هۆکاری ئەوەی کە نەتواندرا ئاو دابین بکرێتن لەبەر شێلوبوونی ئەو بابەتە کە ئەویش لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بابەتی لەو جۆرە وە کاری لەو جۆری سروشتی نەبووە. ئێستا ئێمە لەویشدا لە قۆناغی کۆنتڕۆڵکردنی ئەو دۆخەداین و چەند ڕۆژێکە ئاوی ئیفرازیەک و 2 گەڕاوەتەوە و ئاوی قەندیلیش بەکار کەوتۆتەوە. لەو بابەتەشدا تا ئێستا کە کاری باش کراوە و لە قۆناغی ئەوە داین کە ئێستا ئەو پرۆژانە بە دروستی کاری خۆیان دەکەن. ئێمە ئەمڕۆ لە کۆبنەوەکەدا چەند لێژنەیەکمان دروست کرد بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی دۆخەکە. یەکێکیان لێژنەی تەجاوزات و ئەو ئاوانەی کە بە فیڕۆ دەدرێت لەلایەن ماڵانەوە بۆ باخچەکان و غەسل و چێشتخانەکان، هەر جۆرە تەجاوزاتێک کە لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام بدرێ بە سەرپەرشتی جێگیری پارێزگار بۆ کاروباری کارجەڕی گشتی سەرپەرشتی دەکرێ و لە بەیانیەوە هەڵمەتەکە دەست پێ دەکا. بۆیە داوامان وایە لە هاوڵاتیان ئەوانی شاوکان ئەگەر لە ڕۆژانی ڕابردوو بەتکا و ڕجا قسەمان لەگەڵ دەکردن ئاو بە فیڕۆمەدەن، ئێستا پێیان دەڵێن ئێمە لە بەیانیەوە ئیجراعاتی یاسایی دەرحەق بەو کەسانە دەکەین کە ببنە هۆی ئەوەی ئاو بە فیڕۆ بدەن. لێژنەیەکی دیکە بە سەرپەرشتی جێگری پارێزگار بۆ کاروباری هونەری دروست بووە بۆ دەستنیشانکردنی گرفتی هەموو ئەو بیر و سەرچاوە ئاویانەی کە ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێتەوە بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو بابەتە چارەسەر ببێتن. دیکە بە سەرپەرشتی قایمقامی قەزای ناوەند لەگەڵ شارەوانیەکان و هەر شەش بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی هەولێر بۆ دابینکردنی ئاوی ماڵان لە ڕێگای تەنکەر. بۆیە لێرەوە بە خەڵکی شاری هەولێر ڕادەگەێنین ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لۆت لەسەر چەند ژمارە تەلەفۆنێک و چەند دایرەیەک و دایرەی ئاوی هەولێر هەبووە، ئێستا تاکید دەکەینەوە هەر هاوڵاتیەکی سنووری پارێزگای هەولێر کە گرفت پەیوەندی بە شارەوانی گەڕەکەی خۆیەوە بکە لە زووترین کاتدا ئاوی بۆ دابین دەکرێتن و کارانەی کە پێویست بکە. ئێمە حەزری داوامان کردی و دڵنیاییش بە خەڵکی پارێزگای هەولێر بە تایبەتی ناوشاری هەولێر دەدەین هەتا یەک ماڵ بێ ئاو بێتن تیمەکانی ئێمە خەو و خواردنیان نابێتن. دڵنیاییتان پێ دەدەین ئاو دەبێ بە هەموو ماڕەکان بگاتن و بە هەر جۆرێک بیتن ئاویان بۆ دابین دەکرێت. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پارێزگای هەولێر ئەو ئەرکەی لەسەر شانمانە خزمەتکردنی خەڵکی شاری هەولێرە بە دڵنیاییەوە بە شانازیەوە تیمەکانی پارێزگای هەولێر و تەواوی فەرمانگەکانی خزمەتگوزاری لە خزمەتی ئێوەدا دەبێت.
بۆ چاودێریکردنی دۆخەکە، بۆ پشتیوانیکردن لە هەولێر، بۆ چارەسەربوونی ئەو گرفتەی هەولێر، خودی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی بۆ ئاسپاردووە بە ئەرچی خۆمان هەڵبستین وەک چۆن فەرمانگەکانی سنووری پارێزگای هەولێر بە سوپاسەوە جێگای تەقدیرە سوپاسی یەک بێکی فەرمانبەران دەکەین کە لە بەڕێوەبەر و فەرمانبەرانەوە هەر هەمویان وەکو پێویست لە خزمەتی شاری هەولێردا بوون. تحملی ئەو بەرپرسیارەت دەکەین، ئەو دڵنیایش بە خەڵکی خۆمان دەدەین، ئەرچی ئێمەیە واجبی ئێمەیە. ئەو دوو بابەتەی باسمان کرد ئەوان هاوتەریب لەگەڵ چارەسەربوونی ئاوی سەرزەوی و ژێرزەوی و لەگەڵ ئەوەشدا تا چارەسەربوونی ئەو دۆخە لە ڕێگای تەنکەراتەوە ئاو لە بۆ ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕەکی شاری هەولێر دابین دەکرێتن. هەموو تیمەکانی ئێمە وەکو کارمەندێکی بەڕێوەبەرایەتی ئاو لە خزمەتی هاوڵاتیاندا دەبن. وەکو باسم کرد 523 بیر چاکراونەتەوە و بیری تازە لێ دراوە و گرفتەکانیان چارەسەر بووە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر، دەوروبەری هەولێر و بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران. بۆ ئێمە جارێکی دیکە وێڕای سوپاس بۆ تەحملی خەڵکی شاری هەولێر، ئەرچی ئێمەیە لە خزمەتتاندا دەبین، دڵنیاتان دەکەینەوە لێ ناگەڕێن هیچ کوچە و کۆڵان و خەڵکێکی شاری هەولێر بێ ئاو بێ تا گرفتەکان چارەسەر دەبێتن لە ڕێگای تەندەرەوە، لە ڕێگای تەنکەرەوە ئاویان لە بۆ دابین دەکرێت و سوپاسی تەحملیشیان دەکەین. هەموو گلەیی و گازندەی خەڵکی شاری هەولێریش دەخەینە سەرسەر و سەرچاوی خۆمان. ئێمە خزمەتکاری ئەوانین و بە هیچ جۆرێکیش جێ لەو کەسانە ناگرین و ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان بە مەبەستی دیکە دەیانەویست بە جۆرێک لە جۆرەکان هەم زیاتر بێن بابەتی دیکە تێکەڵ بکەن و بەلاڕێیدا ببن، باز لاوە بکەن کە گوایە حکوومەت ناتوانێت لە خزمەتی خەڵکدا بێ. ئەرچی ئێمەیە وەکو باسم کرد لەژێر فەرمانەکانی سەرۆکی حکوومەت لە خزمەتی خەڵکی خۆمان لە خزمەتی شاری خۆماندا دەبین، ئەرچی خۆمان جێبەجێ دەکەین و دڵنیاشیان دەکەینەوە. ئەو دوو بابەتەی بووە، بابەتی سروشتی بووە، یەکێکیان وشکە ساڵی بووە، ئەوی دیکەشیان ڕوودانی ئەو لافاوە بووە. زۆر جاریژە پرسیارە دەکرا بارانێک ئەو شێل و بوونە دروست بووە، نەخێر ئەوە بە هۆکاری ئەو لافاوەی کە لە باکووری کوردستان و لە تورکیا دروست بووە. وەکو باسیشم کرد لە ماوەی 20 ساڵ تا 30 ساڵی ڕابردوو کاری لەو جۆرە نەبووە. ئەو لافاوە بۆ هۆکاری شێوری بوونی ئاوەکان بۆیە نەتواندرا ئاو بۆ گەڕەکەکان دابین بکرێتن و لەگەڵ ئەوەشدا قەیرانی وشکە ساڵی ڕووی لە ناوچەکە کردیە هەولێر و هەرێمی کوردستانیش بەدەر نییە. ئەو مەترسیەش جارێکی دیکە بۆ خەڵک دڵنیا دەکەینەوە. ئێستا ئێمە لە هەندێک شوێن گەیشتوینێتە ئەوەی کە بیری تازە لێ دەدرێتن بە 670 متر ئاو دەگاتە ئاو کە ئەوە جۆرێکە لە جۆرێکی مەترسیدارە. بەڵام دیسانەکە تاکید دەکەمەوە پارێزگای هەولێر و هەموو بەڕێوەبەرایەتیەکان و فەرمانبەرانی سنووری پارێزگای هەولێر لە خزمەتی خەڵکی خۆماندا دەبین، گلەییەکانیان لە سەرچاوی خۆماندا دەنین، دڵنیاییان پێدەدەین هەموو کار و ئەرکێکی خۆمان بەلاوە دەنین، خەو و خواردنی خۆمان بەلاوە ناگەڕێن، جێگا بێبین دەکەین تا بە تەواوەتی دۆخەکە کۆنتڕۆڵ دەکەین و لە بابەتی وشکە ساڵی دەرباز دەبین. ئەو لێژانە لە ماوەی ڕابردوودا کاری خۆیان کردیە، بەڵام ئەمڕۆ لە ژووری وشکە ساڵی هەندێک گۆڕانکاریمان بەسەرداهێنا. لێژنەکان مەیدانیتر دێنن گۆڕەپانەکە کاری خۆیان دەکەن. ڕاستە لێژنەکان لە ناو قەیرانەکەدا دروست بوونە، بەڵام بۆ چارەسەربوونی ئەو بابەتە، بۆ چاودێریکردنی ئەو بابەتە، بۆ ئیسراعاتکردن لەگەڵ ئەوانەی ئەو بەفیڕۆ دەدەن کارەکانیان بەردەوام دەبێتن. ئەوە پارێزگاری هەولێر سەرکارێک بەرامبەردەکردنەوە دەبێ و کارەکەی دەبارەی دەبارەی کردی هەشتی ئاسارۆکانە چی بۆ ڕێکرا هاوەنجەرەکانی ئەوێ دەڵێن هیچمان بۆ ڕێکراوە زۆر جار دەربارەی ئەو مختارەی کە باسی لێوە کرا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو بابەتە زۆر لە قەبارەی خۆی گەورەتر کرا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە گشتیەکان هەولێر هەر کەسێک فەرمانبەری حکوومەت دە سنووری پارێزگای هەولێر
چوارچێوەی یاسا خزمەتکاری ڕێگە بە هیچ نادەین نەک مختارێک ڕێگا بە نادەین کەسێک نادەین چی ئێمە خزمەتکردنی خەڵکە بێڕێزیکردن بە خەڵک لە هیچ کەسێک قبوڵ کراو نییە تایبەت بۆ مختارە دوو داواکاری یاسایی لەسەر تۆمارکرایە لێژنەی لێکۆڵینەوە هەیە لێکۆڵینەوە دەکرێت ئێمە ملکەتی یاساین یاسا هەر بڕیارێک بداتن لە چوارچێوەی ئەو یاسایەدا لە چوارچێوەی ئەو ئیجرعاتی دەرحەقی دەکرێتن ئێمە پێوە پابەندین و جێبەجێ دەکەین و ئیجرعاتی کارجێڕش وەردەگیرێت بەڵام دیسان تاکید دەکەمەوە نەک مختارێک هیچ بەرپرسێکی شاری هەولێر لە حکوومەتدا هیچ فەرمانبەرێکی حکوومەت ناتوانێت نابێت و جورئەت بەخۆی بدا بێڕێزی بە هاوڵاتیان بکە ئێمە خزمەتکاری ئەو خەڵکەین لە هیچ کەسێک قبول ناکرێتن بێڕێزی بەرامبەر هیچ ئاوڵاتێکی شارەکەمان بکات تایبەت بە بابەتی هەشتی حەسار و کارەکانی بەردەوامە بەڵام دەبێت ئەو خەڵکەش تەحمولیانە بێتن ڕاستە 16 ساڵ ئەو زەویانە دابەشکرایە ئێستا ئێمە دوای ئەوەی جەنابی سەرۆکی حکوومەت مەیدانیان سەردانی ئەو شوێنەی کردیە خەڵک چاوەڕوانی ئەوەی نەبێتن بە شەو ڕۆژێک ئێمە بتوانین هەموو خزمەتگوزاریەکان بگەینین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی دیکەشە بووە بەرنامەکان بەردەوامە ئەو پلانەی داڕێژراوە بەردەوامە وا لە کات لە سەروبەندی دۆزینەوەی چارەسەرشین دڵنیاییش بۆ خەڵکە دەدەین ئەو بابەتە چارەسەر دەکەین بەڵام بە تاکیدیش ئێمە هیچی دیکە ڕێگا نادەین چەند مەکتەبێکی نووسنگی خانوبەرەیان چەند کەسێک بێن یاری بە جیرفانی خەڵک بکەن ئەو بابەتە چارەسەر دەبێت لە بۆ خاوەن زەویەکان نەک لە بۆ ئەوانەی کە سوودی تێدا وەربگرن بەڵام چەند بەرنامەسێکیان چەند گەڕێکی بەرپرسانە بوو ڕێگریان دەکردویان لە ئاوەکان ببڕێت خۆمان لەگەڵدا بوو لەم ئەڵمەندەی ئێستادا هیچ کەس بارێزراوە هیچ کەس سەرەوەی لە کۆمەلگانی شتێکەکان شتێکەکان کاتێک بیرێ وشک دەکات ڕاستە خۆ بیرێکی تر لێ دەکرێت ئەمە تازەدە کاریگەری بەڵێ سەبارەت بە ڕێگریکردن لە تەجاوزات و بڕینی ئاوی تەجاوز و ئاو بە فیڕۆدان هیچ کەسێک بەدەر نییە نەبەرپرسێک و هیچ کەسێک لەو بابەتە بەدەر نییە لە ماوەی ڕابردوودا بەڕێبەرایەتی ئاو ئاوڕۆکانی هەولێر شارەوانیەکان سەرۆکایەتی شارەوانی هەولێر و شارەوانیەکانی 1 تا 6 چاودێری ئەو بابەتیان کردو و ئیجرعات کرا بەڵام لەناو ئەو قەیرانەدا ئێمە تاکیدمان لەوە کردەوە ئیجرعاتەکان تونتر دەبێت دیسان تاکید دەکەمەوە هیچ بەرپرسێک و هیچ کەسێکیش بەدەر نییە ئەوی تەجاوز بکە ڕوبەڕووی یاسا دەبێتەوە زۆر باسی ئەوە دەکرێتن گوندی ئینگلیزی یان ئیتاڵی یان ئەو شارانەی وەبەرهێنان ئەگەر ناوی هەمویان ناتوانین بینین باسی ئەوە دەکرێت ئەوانە گرفتیان نییە بەڵام باداوە و سێتاقان و گەڕەکانی دیکە ئەوانە شاری وەبەرهێنان شاری وەبەرهێنانن لەوەی کۆمپانیەکانی کە ئەو شارانیان دروست کردیە ملزەمن لە خەدەماتەکانیان گرفتیان دەبێت ئەوانش گەڕەکی شاری ئێمن ئەوان لە ڕێگای خۆیانەوە دەبێت ئەو بابەتە چارەسەر بکەن لە گرفتی ئەوانی شەبووە لە ماوەی ڕابردوودا ئەوانیش ملزەم بوونە بە چاکردنی بیرەکانیان و دابینکردنی ئاو لە بۆیان هەمویان شاری ئێمەیە خزمەت هەمویان دەکەین بەڵام بە دڵنیاییەوە ئێمە زیاتر وەکو چۆن لە پرۆژەکانی خزمەتگوزاری تاکیدمان کردەوە تەرکیزی ئێمە لەسەر گەڕەکە هەژارنشینەکان دەبێتن سەبارەت بەوەی کە لەبەرچ بە تەنیا شاری هەولێرە جیاوازیەکە لەوەیدایە ئێمە وەکو باسمان کرد دوو سەرچاوی ئاومانەیە بابەتی وشکە ساڵی کاریگەریەکانی لەسەر هەولێر زیاتر بووە بە تاکید لە جێگای دیکەشە بۆ بەڵام کاریگەریەکانی بە جۆرە نەبووە سەرچاوی دیکەی کە ئاوی سەرزەویە دیسانەکە ئەو بابەتی باسمان کرد ئەوانە بوونە هۆکاری ئەوەی بڵێ لە بابەتی وشکە ساڵی هەولێر زەرمەندی زیاتر بووە و ئەو کارە کارە ساتە سروشتێش کە لافاوەکە کاریگەری هەبووە و دیسانەکە لەسەر سەرچاوی ئاوی هەولێر هەیبووە سەبارەت بە سەردانی کردنی ئەو خانەوادەیە ئێمە چ ئەوەی کە قایم قام لە کاتی خۆپیشاندانەکە چوویتە لای چ ئێمە چوینە ماڵی ئەوان شانازیە لە بۆ ئێمە خزمەتکاری ئەو خەڵکەینە هەموو گلەیەکانیان لەسەر سەرچاوی خۆمان دادنین جێیان لێ دەگرین خواستی ئەوان ئەرشی ئێمەیە واجبی ئێمە لە خزمەتیان دابین بە تاکید ئەوانە وەکو بنە ماڵەیەکی هەژار ڕەنگە گرفتی دیکەشیان هەبیتن بەڵام گرفتی ئەساسی ئەوان کە باسی ئەو بووە ئێمە نەکەر ئەو خانەوادەیە وەکو باسم کرد مەسئولین و بەرپرسین لە هەموو گەڕەک و کۆڕانەکانی شاری هەولێر
لا هذه الصورات المقامات كانت تكسب الأخرين سيدا سابقين سبعين للسلسلة الجديدة سلبية حكومية. أنا بقول لك أوزن بسيس زاني ئێمە هەندێک بابەت هەیە تێکەڵی دەکەین و پێمان وایە هەموو کارەکان لەو بابەتەدا لە بابەتەکان ڕەبتی بە پارێزگا هەیە. پارێزگا بڵێ مەسئولە لە تەواوی شارەکە لە هەموو ڕۆکانەوە لە هەموو سێکتەرەکان ئێمە بەرپرسیارین، بەڵام ئیجراءاتی دیکە و مەسەلەی باج و ڕسومات و بابەتانە لە هەموو دنیا ئەو کارانە هەیە. ئیدی هەنگاوێکیش ئەوەی ئێستاش باز دەکرێتن کە باج بەرزکرایەوە بەو جۆرە ئەگەر لە ڕابردوودا جێبەجێ نەکرابێتن ئێستاکە هەندێک لەو بابەتانە جێبەجێ دەکرێتن و لە دەتوانن پرسیارە لە وەزارەتی دارایی بکەن کە وەڵامی درستتر وەربگرنەوە. والله ئێمە سوپاسی هەموو کۆمپانیایە گروپێک کەسێک لایەنێک دەکەین کە لە کاری خێرخوازی لە شاری هەولێر ئەنجام بدە. هەولێر خەڵکەکەی هەولێر بەوە ناسرایە کە بەخشندنە لە کاری خێرخوازی سەرمەشق بوونە، بەڵام ئێوە دەتوانن دەستگاکانی ڕاگەیاندن بە دوواداچوون بکەن. 1000 تانکەر کە چەند جارە باسی ڕقم دەکرێتن، 1000 تانکەر میدیا ئێوە بڕۆن لە گەڕەکان بگەڕێن. ئەگەر لە شارێکی دیکەوە 1000 تانکەر بەڕێکەوێتێ لە بۆ شاری هەولێر دەکرێت نیوەی مەسافەی ڕێگایەکە بیتن کە لە دوای یەکەوە تانکەرەکان دێن. ئەرێ میدیا ڕای گشتی ئێوە ئەو 1000 تانکەرەتان بینی؟ یان باز لە گەڕەکەکان دەکرێت و کە ئاو دابین دەکرێت. ئەوە ئێمە وەکو تیمەکانی حکوومەت، شارەوانیەکان، دەستگای خێرخوازی بارزانی، هەموو ئەو گروپانێک کە ئەو کارە دەکەن بینیتان لە چ جێگایەک 1000 تانکەر ئەگەر لە ناو شاری هەولێر دابەش ببێتن واتە هەر سەر کۆرانێک تانکەرێکی بەبەردەکەوێتن. بەڵام خەڵکێکە بوو لە بۆ بەلا ڕێدەبردنی ئەو بابەتە دەستگای میدیایی گەورەشی لە پشت بوو، هەدەفیشیان وازەح بوو، تانکەرێکیان دەبرد ڕەنگە 1000 دەبەی ئاویان دابەش کردی، بەڵام بە دڵنیایی و 1000 تانکەر نەبووە. سەبارەت بە نرخی بەنزین لەم ڕۆژانەی بەخۆبی و جێش شۆفێری تەکسیەکان بردبوونەوەیشان کرد. ئێوە چەند جاری پێشتر پاسانەوە کردووە کە نرخی بەنزین هەوڵەدەن کۆنتڕۆڵ بکرێت پامانزی لەگەڵ حکوومەت. ئایا چی کراوە؟ بۆچی بەردەوام دەبێت نرخی بەنزین تەنها کاکیات پرسیاری ئەو تاریخێت کە بەڵام قەبوونی ئەمان ئینسانی ئایا ئەو دەنگرانە ڕاست دەکەن سەرکارێکی دووستراوکەم بەنسبەت نرخی بەنزین تەنها لە هەولێر نییە و بابەتێکیش نییە. لە هەولێر حکوومەت چاوپۆشی کرد بێ ڕێگا بە هیچ کەسێک نادرێتن تەجاوز لەسەرەوە بابەتە بکاتن بیەوێ لە شاری هەولێر نرخی بەنزین بەرز بکاتەوە. چ بەنزینخانەکان چ کۆمپانیەکان. نرخی بەنزین لە عامی کوردستان، لە تەواوی کوردستان و هەرێمی کوردستانە، هەولێریش لەو چوارچێوەیەدا. بەڵام داوای ئێمەش و هەوڵی ئێمەش وەکو پارێزگای هەولێر لەگەر لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی سامانە سروشتیەکانە هەموو هەوڵەکان چڕ کراوەتەوە لەوەی کە هەوڵ بدرێتن بەڵێ دەبی کۆنتڕۆڵ بکرێتن دۆخەکە بەو جۆرە نەبێتن و نرخەکەی دابەزێنرێتن و ئەو جۆدەی هەیە سەرف بکرێت لە پێناو ئەوەی کە نرخی بەنزین سەقامگیر بکرێ و دابەزێتن کە بەڵێ ئێمەش پێی نیگەرانین و فەرمانگەکانی ئێمەش ئەو گرفتەیەیان هەیە لە بەرپرسیارەتەکە ڕاناکەین. بەڵام لەگەڵ دەستگای پەیوەندیدار کە وەزارەتی سامانە سروشتیەکانە ئێمە بە بەردەوامی لە گفتوگۆ داینە کە دەبێ چارەسەری ئەو بابەتە بکرێتن و جێشمان لە هەموو ئەو گلەی و گازندانەش بووە کە خۆپیشاندان کرا یان مانگرتنی هەندێک لە شوفێرەکان بووە. تایبەت بە بابەتی ئەو موختارە دیسان تاکید دەکەمەوە نەک موختارێک هیچ کەسێک لە هەولێر لە پۆستی حکومیدا لە یاسا بەرزتر نییە، لە سەروی یاسا نییە. ئێمە کاتێک ئەو داوایانەی کە نووسرایە ئیجراعاتی یاسایی تەواو بوو، ئێمە ئیجراعاتی کارژێڕیش دەکەین، زۆر ئاساییە بەڵام بە عەفەوی بڕیار نادەین کە یاسا بڕیاریدا لە چوارچێوەی یاسادا لە چوارچێوەی بڕیارەکانی دادگادا هەڵسوکەوت لەگەڵ ئەو موختارە دەکرێت. بەڵام تاکید لە خەڵکی هەولێر دەکەمەوە هیچ کەسێک لە بۆی نییە فەرمانبەری ئەو حکوومەتە بەرپرسی ئەو حکوومەتە بێڕێزی بەرامبەر بە خەڵکی ئەو شارە بکە کە شایانی خزمەتە. ئەمە سوپاسی تەحملی ئەوان دەکەین کە سەبر و تەحملی خەڵکی هەولێر لە هەموو قەیرانەکاندا لە لووتکە بووە. ئێمەش بەقەت گەورەی ئەوان لە خزمەتی ئەواندا دەبین و زۆر سپاس.